ڕۆژی سێشەممە لە هۆڵی گفتوگۆی زانکۆی پزیشکی شەید بەهێشتی شاری تاران پرێسکۆنفرانسی دکتۆر زاڵی بەرپرسی ناوەندی بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا لە ئێران و لە شاری تاران لەگەڵ پەیامنێرانی دەرەکی بەڕێوە چوو. زاڵی هەروەتر باسی لە کەم و کۆڕیەکانی دەرمان لە ئێران کرد و وتی ئێمە لە بواری بەرهەمی ناوخۆ هیچ کێشەمان نییە، هەر دەرمانێک پێویست بێت لە ناوخۆ دەتوانین بەرهەمی بێنین، بەڵام بەهۆی گەمارۆکان زۆر پێداویستی سەرەکی دەرمانسازیمان بۆ نایەت و هەر ئەمە بربەستی بۆ ئێمە و بۆ کارخانەکانی دەرمانسازی ساز کردووە. ئەو هەروەها باسی ئاماری توشبووان و کەسانی گیانبەختکراوی کرد و وتی زۆر کەس ئێمە تۆمەتبار دەکا بەدانی ئاماری هەڵە و نادروست، بەڵام بە جورئەت دەتوانم بڵێم هیچ وڵاتێک وەک ئێران ئاماری دروستی نەداوە و ئەمە لە قسەی بەرپرسانی WHO لە دیداری مانگی ڕابردوویان کە لە تاران هەیان بوو دەردەکەوێت. دەرزی ڕەمەدەسوێر دەرمانی کۆڕۆنا نییە، بەڵکو لە ناو ئەو کەسانی کە زۆر بە توندی تووشی کۆڕۆنا بوون و گیانیان لە مەترسیدایە، ئەم دەرزیە دەبێتە هۆی وەستانی پێشڕەوی ڤایرۆسەکە و کۆنتڕۆڵی دەکات. بەڵام ئەوەی جەنابەت دەیڵێ ڕاستە، بەداخەوە هێندێ لەو دەرزیانە لە دەرەوە بە قاچاق دێتە ناوڵات و هێندێکیش بەهۆی گەندەڵی لە ناو نەخۆشخانەکانە. ئێمە تیمێکی تایبەتمان تەرخان کردو بۆ ناسینی ئەو توشبوانەی کە پێویستیان بەم دەرزیە هەیە. ئەمڕۆ لێرە لە زانکۆی پزیشکی شەید بەهێشتی شاری تاران دکتۆر زاڵی بەرپرسی کۆمیتەی بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا لە شاری تاران بانگشتی پەیامنێرانی دەرەکی کرد تا لە نزیکەوە باسی ئەو هەنگاوانەی تیمی بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا بکات کە لە ماوەی ئەو 6 مانگە ناویانە و باسی ئەم کێشانە بکات کە لە ماوەی ئەو 6 مانگەدا تیمی کۆڕۆنا تووشی بوون و ئەوتی کە ئێمە زۆر بەباشی توانیمانە لە ماوەی ئەو 6 مانگەدا بەرەنگاری کۆڕۆنا بین و کۆنتڕۆڵی بکەین تا ئەو جێی کە پێویستە و هەروەها باسی وەشی کرد کە ئێمە هەنگاو بە هەنگاو دەمانهەوێت کە ئاماری توشبوانی کۆڕۆنا کەم و کەمتر بێت و لە ئەو ماوەیەشدا هەنگاوەکانمان بۆ ئەم بابەتە هەڵێناوە. ئاکۆ شەمسەدینی، گەلی کوردستان، تاران.